بەڵێ هەر لەسەر هەڵمەتەکە دەچمەلای ئەندازیار دڵشاد عەبدوڕەحمان بەڕێوەبەری ژینگەی دهۆک بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ. بەڕێز دڵشاد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، هەڵمەتێکی باشتان دەست پێ کردووە. هەڵمەتی دارچاندن دیمەنێکی جوان ئەبەخشێ، لەگەڵەوەش سوودێکی تەندروستی باشی هەیە. پێم خۆشە باسی هەڵمەتەکەتانم بۆ بکەین. زۆر سپاس سەرچاو. حقیقت ئەوە پرۆژێک بوو جاری دووەم بۆ ئەنجامدا. پرۆژەکە طبعاً بە هەماهەنگی دەیەتەکردن لەگەڵ ڕێکخراوی جیهانی ILO UN ILO بە پشتیوانی دارایی لایەن سەفارەی هۆڵەندی لە عێراق. ئەوە دووەم پرۆژە یەکەم ساڵی پار بوو، ئەو بوو کەسکاتیکردن نزیکی 13 دۆنەم لە ناوەندی زانکۆی دهۆک. زۆر باشە. تا چەند خەڵک یارمەتی دەرە، ینی لەوەی کە خۆیان لە بەردەم ماڵ و شوێنە گشتیەکانە دار بچێنن و یارمەتی دەری ئێوە بن لە پاراستنی ئەو دارانی کە لەوەی چێنن؟ بڕاستی یعنی یارمەتی خەڵک زۆر گرنگە لەو بابەتە، چونکو هەر ئەو پرۆژە ئارمانجی ئەوە پاراستنی ژینگەها و سەخلەمیە خەلکیە، هەر وسا زۆر مفایدی هەنا. ji ber hindê ew proje taban babetê jîngeh babetekî zor germ e ji ber çunku arîşên jîngehê roj be roj ziyartir lêdên û bi taybetî ege em behsî arîşên jîngehê bikîn debî basî arîşê mezimkê arîşên gorankarî li keş û hewa ew diyar de debîte eger بۆ بلندبوونەی پلەی گەرمێ سەرانسەری جیهانێ و کوردستان jî beşek لە جیهان کارتێکردنا لەسەر کوردستانی jî heye. Gelek طبعا rêk hene bû berhingarبûn lew diyardê gorankarî keş û hewa bilindbûnî germatî. Bes li baştirîn proje ew lewan e projeyê çandin an زیادکردنی بەروبەری کەسکاتی بە چاندنی طبعاً داران لە هەموو جیهاکان. مەژی وەکو ینی بەروبەرێتی ژینگەی دهۆک زۆر هەسنمان کرد تەنسیق طبعاًمان کرد لەگەڵ پارێزگای دهۆک و بەرەبەرێتیەکانی پەیوەندیدار. لەوانەیە طبعاً زۆر هزر هات، باشترین هزر ئەو بوو جهك هبو دست نشاركني بو باركا دهوكي امازون كدكويتا روش اواي كرد دهوكي او جهه حتى استا طبعا دست بنا كرديا وكو قناغي كم دست بمان كرد تقريبا نزيكي بينجي حتى بينجي وبينج دونا ما دلويري كسكين بهندك دار طبعا او دارجي ما هل بجيرين كبيتا باشترين جاريان گنجاو بيت دجال گەشو هەوای دهۆکێ و ژینگەها دهۆکێ. قۆناغی دوام دەبیتە لایدی دهۆکێ لای نزارکێ ئەوە ژی وێریش تقریبا نزیکی 45 حدا 50 دونەمەکە هەی دلوێریژی هەندێک دارا لێچینین. ئەوە دەبیتە ینی دەستپێکا بۆ پرۆژێ کەسەکردنا باژێر دهۆکێ. زۆر باش کاک دڵشاد، دهۆک ڕوبەرێکی باشی سەوزاییە، ئەمەش پێویستی بە پاراستن هەیە. ینی تا چەندەوە پلانتان هەیە بۆ پاراستنی ئەم دارانە، چونکە لێرە و لەوێ یانی ئەبینین خەڵکانێک هەیە کە دارە بڕن و شوێنە سەوزەکان تێگەیەن. چیتان کردو یاخود چیەکەن بۆ پاراستنی ڕوبەری سەوزی دهۆک بە گشتی؟ بەڵێ ینی ڕوبەری دوو لایەنن ئەو ڕوبەرە. ئەگە بێژن ئەو کەسکاتی لە ناو شارن و کەسکاتی هەیە لە دەرەوەی شار. ئەوە ناو شاردا ئەوە زیاتر پارکن ئەوەن دەستکردن، یعنی ئەو پارکن و ئەو دەرچەندنا دەستکرە. ئەوێ دەرەوە شار ئەوەن ئەوێت سروشتینە هەرێکی ینی ڕێکێکی هەیە بۆ پاراستنێ. طبعاً ئەم وەکو ڕێبەبەریە ژینگەهێ پارێزگاها دهۆکێ بە هەماهەنگی لەگەڵ لایەنین دیتر چون گەلە لایەنێدی هەنەیەت حکومی و نەحکومیژی بەشدارن بەو پرۆسەسەی پاراستنا ژینگەهێ و بتایبەتی بێژین ژینگەها سروشتی.
الفيري اكا بحثي او بروجي ما بكيني افريكا او بروجي طبعا دسبيكا افريكا دسبيكا بروجي هرچند چند روزه آماده کاری دکن بس افريكا بشوكي فرمي ما بروجي ما فكر وما دسبيكر او تقريبا دنيزي كي سهي فيدي شد بزيادة شاهي فيدي ام سري بروجي شولد كاين بشتي ام بدي ما هيك تنج في بروجي اف بروجي دي ترى دسكرن بو باجرفانيا دهوكي سروكاتيا باجرفانيا دهوكي دي دسبيكر سو باجر دهوكي دي ورغديت شماو و دي او دسبيكات بو باراستنا وكي هر باركا كاديتر زۆر باش دڵشاد دۆک اف بروجي دار چاندر بەڵێ دي بروجيك بيت يعني دي همو لانا بخوفا جريدر وكل يعني مثلا افدار ام دس ام سيستم افدار دي تدابيت دروب و ديتا باراستن و دي كس هبن شاف ديري ليبكات واحتمال هم رخت ويجي سياجة كبدانين يعني دي وان بلان دي جيب جيبكين افا باجرفانيا دهوكي ديزاين كري زۆر باش کاک دڵشاد دهۆک شارێکە کە خەڵکانێکی زۆر لام لە ناوخۆ هەم لە دەرەوە لە عراقیش سەردانیەکەن شارێکی گەشتیاریە تا چەندە گرنگیتان بە شوێنە گەشتیارەکان ناوە بە زیاتر سەوزکردنی شوێنە گەشتیارەکان و پاراستنی ئەو ژینگەی کە هەیەە براستي شولي كذكرني وباراسناوي شولي يعني كاركي شين بيجين امنشن وكره ببرياجين جايبتني في كار رابين فيت همو سكترت حكومي ويت تايبات كرت تايبجي هاري كاربن في باباتي دا ما وكو طبعا ام وكو ريف برياجين جاي ما ياسا كاير مايت هاي تايبات بحث ياسا جماله هشت كم كياسا زور بحث جنگه كريا و باراستنا جنگه الفيري ما دو كار هنا بو باراستنا جنگه كار اولي كار بلان دانانه كدبي اما هر پروژه که پیشی انجام دهین اگر پروژه پیش سازی بیت یا پروژه که بازی ان هر جوره چالاکی اگ بیت دبی هزری لاجنگه بکین آیا او پروژه چند کارتی کرنه دکت لسر جنگه و کارتی کرناوی دیا اینی بیت آنیا نرینی بیت ویلگلک هزری تداب کین و امشین چمشین یعنی حال بدین کارتی کرنا وان پروژه کیم کین اول وکو کاری که پلان دانانه کار دویت تکرن کار دیفچونیه کار دیفچونی جد طبعا ام بردوام الديف شيانت خو چونكو ما وكره بري جنگه حقات ما اوشيانين انكو ام بردوام ان بيجين دیفچونا همي جهاد كاين السرانسري بارزگاه دوكي شانت ما يت ستاف وكو ستاف وكو يت دارای سنور دار لي ديف شانت خو ام بيجين دیفچوني لسر وان بروجا كاين جالك بروجا وهر بروجا كبيت اجا بيجين کارتکن سرچینگه بکد ام سردریه دیال کین او مجال حرکت هي طبعا رجع قدري اك او رجع نبو ام نچار بنچینه لا سزادانه و سزادین بکوش مکه پاره زۆر باش کاک دڵشاد پلانی داهاتووتان چییە بەردەوا بن لە سەوزکردنی شاری دهۆک اكيد ما بلان بردامي سر بلان دخو و ام ايكش كار ما زيدا كنا كسكاتي الباجيرا وجدر في باجيرا جي هكا درفتها بيت وبردامي سر كار ديفشون سر بابت انجينجه وهر ام بشين هندي بشين يعني او بجين زيدا قابل سرجينجه بنا كرن ام نهري بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئەندازیار دڵشاد عەبدوڕەحمان بەڕێوەبەری ژینگەی دۆک کە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان